قررت المحكمة الحكم على المدان صدام حسين المجيد بالإعدام شنقا حتى الموت لارتكاب. ئەمڕۆ 14 ساڵ بەسەر لە سێدارەدانی سەدام حسینی دیکتاتۆری پێشووی عراقدا تێدەپەڕێت کە مێژووی حیزبایەتی و دەسەڵاتی پڕە لە خوێن و ماڵوێرانی بۆ هەموو عراقیەکان بە جیاوازی نەژاد و ڕەگەز و ئاین و ئاینزاکانیانەوە. لەوەتەی کودەتای حەڤەی تەمووزی 1968 بەعسیەکان ئەنجامدرا. سەدام وەکو کەسی دووەمی حیزبی بەعز لە هەموو قۆناغەکاندا بە خوێن لەمپەرەکانی بەردەمی لادا و بۆ ئەوەش لە سیناریۆ و پیلانگێڕی ساختەکارانە نەسڵەمیەوە. جگە لەوەی کە لە دژی نەیارە دەرەکیەکانی بەعس وەکو شۆڕشی کورد و پارتە چەپ و ڕاست و ئاینەکانی عراق کردی، بەڵام ئەوەی زۆر ترسناکە ئەو هەڵمەت و پاکسازیی نێوخۆی حیزبەکەی بوو بۆ لادانی نەیارەکانی و ئەوەی ئەو کردی مەگەر تەنیا جۆزێف ستالینی ڕێبەری کۆمۆنیستەکانی یەکێتی سۆڤێت کردبێتی. ئەوەش تەنیا بۆ یەکلایکردنەوەی دەسەڵات بۆ خۆی و بنەماڵە و حیزبەکەی بۆ ئەوەش گومانی لە هەر کەسێک هەبوایە کە وەکو ئەو بیر نەکاتەوە لە ناوی دەبرد باوەکو لە خزم و هاوڕێ و بنەماڵەکەشی بوایە. دوجار عراقی بە شێوەیەک لە قاڵبدا کە هەرچێک ئەو بڕیاری لەسەر دەدا هەر ئەوە دەبووە کارنامە و استراتیژی داهاتوو. بۆیە بەو شێوەیە هەموو دامەزراوە و جومگەکانی دەسەڵاتی بەستەوە بە کەسایەتی و تەنانەت بنەماڵەکەی خۆیەوە. سونەتی ژیان چەسپاوە، کۆتایی تاغوت و ستەمکاران زەلیلی و سەرشۆڕی و لە ناوچوونە. نمونەی مێژووی ئەوەندە زۆرن پێویستیان بە بەڵگەهێنانەوە نییە، بەڵکو ڕابردووی گەلانی بەر لە ئێمە دەبێ وەکو چرای ڕێنمایی داهاتوومان بێت بۆ ئەوەی پند و وانایان لێوەربگرین و ڕێگە نەدەین نەهامەتەکان دووبارە ببنەوە. ژیان و چیرۆکی سەدام بوونەتە بەشێک لە مێژووی هاوچەرخمان. پندەکانی ئەو چیرۆکە ئێجگار زۆرن، هەر لە ستەمکاری بەرامبەر بە تاک و کۆمەڵ و سڵنەکردنەوە لە تاوان و تەفروتوناکردنی بنەماڵەکان و پەرتەوازەکردن و کۆچپێکردنی هەزاران هاوڵاتی. ئەوە سەر ڕایکوشتن و ئەشکەنجە و سێدارەی ناڕەوا. بەڵام پندەکە لێرەدایە ئەوەی ئەو بەوانی تری کرد هەر لە تەفروتونابوونی خێزانەکەی و کوژرانی کوڕ و کوڕەزا و خۆشارنەوەی لە زەخە و بیری ژێر زەوی و گیران و سوکایەتی بە کەسایەتی هەر هەمووی هاتنەوە ڕێگەی و ئەوەی ئەو شانازی پێوە دەکرد لە ماوەیەکی کووردا هەمووی بوونە سەراب و بەڵقی سەر ئاو. بەڵام مخابن ئەوانەی دوای ئەو دەسەڵاتیان گرتە دەست نەک هەروانە و پندیان لێوەرنەگرت و دەسەڵاتیان بۆ خزمایەتی گەلانی عراق بەکار نەهێنا، بەڵکو هەمان ڕێگەی هەڵی ستەمکارانەیان گرتە بەر و دەستیان کردە تاڵانکردنی وڵاتی دەوڵەمەند و لە ماوەیەکی کووردا خەزێنەی عراقیان لە مایاپۆچی نزیک کردەوە. هەر بۆیە ئێستا هەموو عراقیەکان بە نەفرین لەوانەی کە لە دوای ساڵی 2003 هاتنە دەسەڵات خەریکە ئاوات بە قۆناغی ستەمکاری بەعەز دەخوازنەوە. جۆرج بۆشی کوڕ لە کاتی لە سەدارەدانی سەدامدا موژدەی بە دیموکراسیکردنی عراقی ڕاگەیان، بەڵام ئەوەی ئەمریکا لە عراقدا کردی لێسەنەوەی دەسەڵات لە بەعەز بوو بۆ چەندین حیزبی تری تائیفی خراپتر لە بەعەز کە هەموو جومگەکانی دەسەڵاتیان کۆنتڕۆڵ کردو. بە بیانووی جەنگی دژە تیرۆرەوە وڵاتیان پڕ کرد لە میلیشەی خراپتر لە تیرۆرست. وڵاتیان وەکو میراتی با و باپیرانیان دابش کردو با تەواوی خواستی خەڵکیان پشتگوێ خست. بۆیە لەلایەک وڵاتەکەی بەرەو مایاپۆچی ئابووری هەنگاو هەڵدەگرێ و لەلایەکی تریش حکوومەت پشتی لە پشتیوانی خەڵک خاڵیە. ئەڵبەتە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش لەو هاوکێشەی عراق بەدەر نین و حاڵیان زۆر لەوان خراپترە و ساڵانێکە گوێی خۆیان لە هەر پند وەرگرتنێک ئاخنیوە.